بە بەشداری 52 کۆمپانیای بەرهەمە خۆراکیەکان دووەمین پێشنگای بەرهەمە کوردەواریەکان لە شاری سلێمانی بەڕێوە دەچێت. خاوەن بەرهەمەکان لە هەر چوار پارێزگاکە و پارچەکانی دیکەی کوردستانیشەوە بەشدارن. لە پێشەنگاکە تەنها بەرهەمی نێوخۆیی نەمایش کراوە. ئامانجیلەی ناساندن و ساختکردنەوەی بەرهەمی نێوخۆییە. کۆمەڵێک کاری چوە پارچەکانی تری کوردستان بەشداریان کردووە لێرە بۆ نمونە لە کوردستانی باکوورەوە بەشداربوومان هەیە، لە کوردستانی ڕۆژئاوا و لە کوردستانی ڕۆژهەڵاتیش بەشداربوومان هەیە. بۆ چوونی ئێمە حەزمان کردووە شێوەیەکی براندە کوردیەکان، یعنی تا ئێستا شتێکی وامان نییە کە براندی کوردی بێت. حەز ئەکەین ئەمە بێتە دەرفەتێک بۆ برەودان بەو بەرهەمانە و براندێک پیا بکەن. ئێمە زۆر بەرهەممان هەیە، پاشگیری ناوی کوردی پێوەیە، ینی بۆ نمونە ڕۆنی کوردیمان هەیە، هێلکەی کوردیمان هەیە، گوێزی کوردیمان هەیە کە ئەمانە لە سەرانسەری جیهانە تایبەتمەندیەکی خۆیان هەیە، یعنی داواکاریکی زۆری لەسرە، خواستێکی زۆری لەسرە. حەزمان کردووە زیاتر ئەم بەرهەمانە بناسێنین و دەرفەتێکی بە بازارکردنیان بۆ بکەین. هەرچەندە جوتیار و خاوەنکارەکانی ناوخۆ هەوڵی بەردەوامیان بۆ ئەوەیە باشترین و سەلامەترین بەرهەم بخەنە بازاڕەوە، بەڵام بەهۆی بێپلانی حکومەت بەرهەمە دەرەکیەکان پارە زیاتر دەکەن تا بەرهەمێکی تەندروست و کوالیت بەرزی ناوخۆ. بەشێک لە بەشداروانی پێشنگاکەی سلێمانی دەڵێن ئەگەر حکومەت یارمەتیدەریان بێت لە پشتیوانیکردنی بەرهەمی ناوخۆ و ڕێگریکردن لە بەرهەمە هاوردەکراوەکان بە شێوەیەکی باشتر بەرهەمەکانیان بۆ ساغ دەکرێتەوە. پرسیارەکەی بەڕێز لەو ڕۆوە کە ئێمە نەماتوانین منافسی مادەکانی دەرەوە بکەین، پەیوەندی بە چەند لایەنێکەوە هەیە. یەکەم لایەن پەیوەندی بابەتیەوەی کە حکومەت بێ هاوکار بێ بۆ کارگەکانی محلی ناوخۆ، چ لە لێخۆشببوونی گومرگی، چ لەوەی کە هاوکار بێ بۆ مەسەلەی گومرگ خستنە سەر و موادانی کە لە دەرەوە دێن. ئێمە موادەکەمان هەرزانە بۆ مەسەلەی نرخ توانێ منافسکردنمان هەیە، بۆ کوالیتەکەش توانامان هەیە. تەنها ئەوەندەی ماوە خەڵک بزانێت کە ئەم وادە لە سلێمانی دروستەکرێت، خەڵکیش هاوکار بێت بۆ کڕینی. ینی کێشەکان پێکەوە تێکەڵێکتر بوون. یەکی لەلایەکەوە حکومەت هۆکار بێت، لە لایەکیشەوە تاکی کۆمەڵگە هۆکارە کە ئەم بەرهەمە لە ناو بازاڕە ناگەڕێ بە شوێنیە. بۆی ناچێتە ناو مارکێتەکە ئەم بەرهەمە نەبێ بڵێ من پێویستیم بۆ بەرهەمەیە بەیانی با بۆم بێت. ئەمە پاڵپشتە بێ بۆ کارگەی ماخۆی. ئێستا خەڵک وردە ئاگای لە وەزعەکەیە، ئەوەی لە مەحرەزی مەکتەب کتێبەکە لە تاسڵوجە بەشداریمان کردووە، وردە ئێمە بەرەو پێشەوە ڕێن. شەوانە دوکانمان داخستۆ 5-6 کەس تەلەفۆنمان بووە کە کاکە وەرن ڕاشیمانەوێ. خەڵک خەریکە پێی فێرە بێ، ئەمانەی خۆمان لێرە، ئەمانی سلێمانی کوە جیازی کارە بامان گرنگن بۆ زۆر گرنگە بۆ ناساندنی بەرهەمی ناوخۆی کوردستان. هەرچەندە پێشنگاکان دەواازەیەکن بۆ ناساندنی بەرهەمە خۆماڵیەکان، بەڵام ئەوە بەز نییە بۆ ئەوەی لە ناوخۆ دەرەوە بناسرێت و خاوەن فرۆشیارانی بەرهەمە خۆماڵیەکان گلەی لە حکومەت دەکەن لەو ڕۆوە کە بەرهەمی دەرەکی هێندە بێ سانسۆر دێتە کوردستانەوە کە بەرهەمە ناخۆیەکانی بەژێرەوە کردووە و نەیهێشتووە کڕیارانیش ئاشنای تەواوەتی بەرهەمەکان بن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.